لای هەمووان ئاشکرایە لە ئێستادا جیهان بە قەیرانێکی تەندروستی گەورەدا تێپەڕ دەبێ وڵاتی ئێمەش بێبەش نییە لەو قەیرانە دیارە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لەسەر جەم شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستانیش قەدەخەکردنی هاتوچۆ ڕاگەیەنراوە و بەو هۆیەوە بازارەکان پەخ کراوە و کار و کەسابەتی هاوڵاتیان بە تەواوەتی وەستێنراوە بەهۆی ئەوەی شارەکەمان فەقیر و هەژار و نەدار و کەم دەرامەتی زۆر تێدایە ئێمە کە لە چەند مامۆسای ئاینی و بانکخواز و کەسایەتی شاری کەرکووک پێک هاتوین کە بەداخەوە زۆربەمان بەهۆی قەدەغەی هاتوچۆوە نەمانتوانی لێرە ئامادەبین لە سۆنگەی بەرپرسیارەتی و خەمخۆریمان و خەمخۆریمان بۆ خەڵکی شارە خۆشەویستەکەمان شاری هەمیشەستەم لێکراوی کەرکووک شان بەشانی هاوکارانمان لە کەمپینەکانی دی کەمپینێکی هاوکاریمان ڕاگەیاندووە بە ناوی کەمپینی مرۆڤدۆستان بۆ کۆمەکردنی بێباوکان و کەم دەرامەتەکان و هەژارەکان بۆ ئەو بەڕێزانەی کاریان وەستاوە و خاوەنی داهاتی سنووردارن لە پاش ڕاوێژ و گفتوگۆکردن بڕیاری ئەم خاڵانەی خوارەوەماندا یەک داوا لە خواپێداوان و دەوڵەمەندان و دەستڕۆشتوانی شارەکەمان و هەرێمی کوردستان و کوردانی تاراوگەشت دەکەین وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئاینی و مرۆڤایەتی بێن بەدەم بانگەوازەکەمانەوە و هاوکاریمان بکەن بە پارە یاخود بە خۆراک یاخود بە ناردنی باڵانس بۆ ئەو ژمارە مۆبایلانەی بڵاوی دەکەینەوە دوو ئەم کەمپینە بەردەوامی دەبێت تا ئەو کاتەی خوای پەروەردگار ئەم بەڵایەمان لەسەر لا دەدات سێ داوا لە کۆگا و بازرگانانی شارەکەمانەکەین بێن بەدەم هاوکاریەکانمانەوە و بەدەنگ بانگەوازەکانمانەوە هاوکارمان بن لە دابینکردنی خۆراک چوار شوێنی وەرگرتنی کۆمەکەکانی خێرخوازان مزگەوتی سوجادە ئەبێ لە پشت گەراجی سلێمانیەوە